وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتڕاستی کردوێتەوە کە هێزە سەربازیەکانی ئەمریکا یارمەتی هێزە سەربازی عێراقیەکان دەدەن لە ئۆپەراسیۆنی لەناوبردنی داعش لە ڕۆژاوای مووسڵ. ئۆپراسیۆنی ڕۆژاوای مووسڵ وەک دەزانن دەستی پێکردووە لەو ڕوانگەیەوەی بۆ ماوەیەک ناوچەکە گەمارۆ دراوە هێرشکردنە سەر شارەکە شتێکە نامەوێت پشمە وردەکاریەکانیەوە چونکە ئەوە تایبەتە بەو هێزانی کە لە شەڕەکەدان لە هەمان دەمیشدا هێزە سەربازیەکانی ئەمریکا هەمان ڕۆڵی هاوشەوی ئۆپراسیۆنی ڕۆژهەڵاتی مووسڵیان دەبێت و زۆر لە نزیکەوە ئاگادارن ئەمە ئەگەر دەستیان نەبێت لە شەڕەکەدا هەروەها هاوپەیمانانیش بەردەوامن لە پشتیوانیکردنی ئەم ئۆپراسیۆنە بەردەوامیش دەبن لە زیادکردنی ئەو پشتیوانیانە بۆ لەناوبردنی داعش. لەو دیمانە ڕۆژنامەوانیەشیدا وەزیری بەرگری ئەمریکا باسی لە ئەفغانستان و ڕەوشی ئاسایشی لە ئەفغانستان کردووە. ئێستا لە یەکخستنی دید و بۆچوونەکان داین سەرۆک بێدەنگە لەسەر ئەم دۆسیەیە چونکە چاوەڕوانی هەڵسەنگاندەکانی من و دەستگا مخابرەتیەکانە و کراوەشە بۆ ڕاوێژەکانم بەڵام پێویستە زانیاریەکان لەلای من تەواو بن و دابڕێژرێن لەبەرەوە سەردانەکەی بۆ ناوچەکە وەک بارێکی ئاسایی بۆ کۆکردنەوەی زانیاریەکانە و هەروەها هەڵسەنگاندنی ئەوەی وڵاتانی تر لە ئەفغانستان چی دەکەن بۆ یارمەتیدانی هەوڵەکانمان لەوێ. وەزیری بەرگری ئەمریکا بە سەردانێک لە میرنشینە یەکگرتووەکانی عەرەبە وەک بەشێک لە یەکەم سەردانی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وەتای پۆستەکەی وەرگرتووە.